یەکەمین پێشەنگای شێوەکاری فەرزانە دەروێشی بەڕێوە چووە با پێکەوە بینەری راپۆرتەکە بین و دواتر بەردەوامە بین لەگەڵتان. من چون ڕشتەی دانیشگای خۆم هونەرهای تەجەسومی بۆ شامیلی تەمامی سەبکەکان و ئەبزارەکان و شتەکان دەبێ ئەمە سایم کردو لە هەر زەمینەیەدا تەجروبەیەکم هەبێ وەلی پتر لە زەمینەی ڕێئال مۆدێل و مینیاتۆردا کار دەکەم. مینیاتۆر سەبکی مۆردە لاقی خۆم. ئەو تابلۆی من گەورەترین تابلۆی مینیاتۆرمە. 1 ساڵ و نیو زەمانی دوژە تا بتوانم تەکمیلی کەم. سەبکی مینیاتۆر سەبکێک بوو کە بۆ خۆم بە سورەتی تەجروبی و ئازمون و خەتا کارم کردەوە دەو زەمینیدا هیچ ئۆستادەم نەبووە. ئەو تابلۆی نەتیجەی چەند ساڵ کار و ئامۆزشی من لە زەمینەی مینیاتۆردا کە پێم خۆش بدەوە نەمایشگایدا ڕوونەمایی کرد. ئێوەی کە دەفتەران نەخاشێ من ئوستادم نەبووە هەر بۆ خۆم کارم کردە لە منداڵیوە. سەبکی مینیاتۆریش کە یەکێک لە ریسکارترین سەختترین سەبکەکانە زەمینەکە لە دایکم فێربووە. بە دوای بێ بۆ خۆم کارم لەسەر کردووە ئازمون و خەتام کردووە دەچەی 15 ساڵدا توانیمە چەند تانە مینیاتۆر کار بکەم. بەڵام کە خۆشحاڵم بەلەخەرا خانمێک لە پیرانشارێ چای نەمایشگای ئینفرادی خۆی لە حوزەی نەقاشیدا دانێ واقعەن بووی خۆشحاڵم. کارەکانی ئەو جوورە بەرێتە پێشێدەوە سڕ زەمانەیدا وەختی خۆی بۆ کارەکانی هونەری داناوە بە تۆجەبەکەوەی کە بە هەر حاڵ شغڵەکەشی متەفاوتە لە کاری نەقاشی شغڵێکی دیشی هەیە فقط نەقاشی نییە. تابلۆیەکانی کە چاو لێ دەکەم ئەمن حێز دەکەم دەتولێ و ساڵانێدا کە ئەو کارانەی کردووە زۆری تەجروبە کەسب کردو لە هەموو زەمینەیەکیدا کاری کردووە. ئەم دەنێو کارەکاندا کاری ئینتزائی دەبینم کارهای مەفهومی خۆی دەبینم شتێککە با تۆزە بە شناختێک کە لە فەرزانەم هەیە لە خۆی دێتەوە. کارهایی دەبینم مەسەرەن مۆدێرنە کۆلاژی بە سوورەتی کۆلاژ کار کردراون مینیاتۆری دەبینم هەتا کارهای دێکۆراتی و دەنێ و دادەبینم مەتریالهای مختلفی یەکرا تێکەڵ کردووە. بە نەزەرم کە تەجروبەیەکی زۆر عالی کەسب کردووە دەتێ و ساڵانەدا کاری کرد دیارە زۆر فعال بووە. دەکولدا باش بوو کارەکان دەستێ بەخشدا بوون زۆرتر بەخشەکیان ئەمپرسیۆنیستی بوون ڕەنگڕۆغان بەخشەکیان مینیاتۆر بوون و بەخشەکیان کارەهای مۆدێرن و فانتەزی بوون. دەمەزمۆدا کاری مۆدێر و فانتیزەکان و مینیاتۆرەکانیان لەسەرە بوون دەستوساوی خۆشبێت تەمیزی کار کرد بوو جێگای افتخارە بەعسی خۆشحاڵیە کە خانمێک دەبینین فعالیەتی هۆنەری دەکا بۆ هونەری شارەکەمان بۆ پێشکەوتووی شارەکەی جێگای شانازیە. هیوادارم کە خانمەکانی دیکەش ئۆلگو وەرگرن فعالەتای هۆنەری بکەن هۆنەر دەواقعدا مهمترین شتە لەسەر دنیاە و باعثی پیشرەفتی فەرهەنگی ئوروپاییش هەر هۆنەر بوو لە ئەوەڵین بارکە ئەوانە لە هۆنەرڕا توانیان پیشرەفتێ بکەن. ئەو ڕۆژ ئەمن ئومیدوارم کە خەڵک زۆرتر ڕوودە هۆنەر بکەن هۆنەر هێشتا لە لای مەساوایە بەڵکەم زۆرتر جوانەکان فعالیت بکەن وەختی خۆیان سەرفی دنیای مەجازی و شتەهای بێهودە نەکەن ئەگەر سەرفی هۆنەر بکەن پێشکەوتووتر دەبین حتمەن.